permutation and combination. هذا دوانا بزاني كلمة الشوازبو. A permutation is an arrangement and ordering of particle in a certain way. Permutation بريتي رخصتن و نظم پیدان با كمال particle یا كمال تنولكا تا كمال الشد با رگه كي جاري كراو بو نمونه لا نمونه او مثلا سي particularly distinguishable يعني بكري بناس لينوا إجنا وكان نمرين إكس واي وزد بي إما حالة أنا من هي سي حالة إكس واي وزد زد واي إكس زد إكس واي إكس وزد واي واي زد إكس and واي إكس وزد شش حالة من يعني شش إن من هي يعني بشش يوا من بيكوا دابني بو إن particle يعني تماشاكا سي بو سي بارتيكل كاتا شش حالات كاتا سي فاكتوريال كاتا شش وانيا سي كراتي دو كراتي يك بو ان دانا اكريوا بينسين ان اني ماينس يك بو ان دانا كاتا ان فاكتوريال راستيا ان تنور كمان بريكشين با ان فاكتوريال ريغات وين راكشين دو تنور كاب دو فاكتوريال يعني دو ريغا بس سي تنور يعني سي فاكتوريال يعني شش ريغا چوار تنورکا چوار شدی بیست چوار رگا پنج تنورکا پنج کردی بیست چوار کا اگر پنج چواری بیست پنج بیستی پنج چواری بیست و پنج بیستی چکا سو بیست رگا یعنی آها حتی اینتر زیادتره رگا کار من زیادتره بلام اشتیاجی که حالتی کتر اما مانوی ان اوبجکت یا ان پارتیکل من هبه اما اردانی لی هر بجاری يعني مثلا ما نبي 20 تلبة 2 تلبة هالبجارين بس شن رجعت واني كذا بو رخصتين يعني ان particle أقرب ان رجع ان فاكتوريال رجع arrange بكرين رج بخرين ناس بيان بدريتي وانيا أرداني اللي دير بكذي كات اني ماينس ار أمر رجع جماري رجع كذا هنا ان فاكتوريال دا بشي اني ماينس ار فاكتوريال با أو من الرجع مثلا من مني بيننا ان بينج بي ار سي بي ما نقول بينج بارتيكل ثانيا هالبجيرين كمان هالبجيرين بس شرط كاتواني هالبجيرين بينج بي بينج سي كذا بينج فاكتوريال تابع بينج ماينس سي فاكتوريال كاتا أماش كاتا بينج واري بيس بي سي بينج ماينس سي كاتا دو فاكتوريال نسألي شو دو فاكتوريال دو كاراتيك أو بيكوارو بينج واري بيس سي بي سي شست رجعت وتواني لأنه بينج بارتيكلا بشست رجعت وتواني دو سي بارتيكل هربشري بس شر رجعت واني ان بارتيكل هربشري نو ان بارتيكلا تواني شن بارتيكل هربشري ان فاكتوريال ده وش يصير فاكتوريال ها إنه يقول لك أي سنة إنه ار كات ان فاكتوريال ده وش صفر فاكتوريال يعني يك ان فاكتوريال ده وش صفر فاكتوريال كات ان فاكتوريال بان فاكتوريال ريجا بو هرب جردني هذا اين كان اگر اسا ان سيبه اگر ان سيبه بمعنى ب سي بارتيكل بينجو اما او ان سيبه بمعنى سيلي هرب جيري صفري هرب جيري بينزل عشان يجي صفر بله عشان يتبع هر صفري هرب جيرين أجر إن قاعد صفر فاكتوريال ده مش صفر فاكتوريال كنت يكني تري هلا بجاني تو من جاني من هذا الشيء السرعة بس جيبتني إن سيبه بس أرسني بأردو قاعد صفر فاكتوريال ده مش يك فاكتوريال نعم الدنيا نزل سنة وقت على بيرم بونستيما سنة بيرم نما مهمني فهذا من كان واضحنا ما نسرع if not all of particles are different and some of them with number in يك أجر هم particle كان جواز نبل سمالين
ئەگەر لێرە دیقەتی کرد دەبێت سیانەکە جیاوازن سێدانە جیاوازمان هەیوانێ شەشی لە دروستەکەی ئەگەن جیاواز نەبێت مەسەلەن بڵێن x و y و x نەتوانین جیاوازی بکەین لەگەڵ دوو دانە x تیاوێ یا دوو دانە z تیاوێ دوو دانە y تیاوێ چۆن ڕێکەخرێن ئەو کات بۆ هەر دانەیە باشەکە مەسەلەن تازە ناداتێ مەسەلەن ئەگەر ئەمە وای بان نەبێ دوو دانە x و z بان هەبێ ئەمە x z ئەمە z x ئەمە x z x تۆشەکە دووبارە بێتەوە ئەم دوانە ڕێککەوتنەوە بە یەکشت ژمارەکان کەمەکە وایە ژمارەکان کەمەکە ئەوە چۆن حەسێ بکرێ ئەوە حەسێ بکرێ فەرزکە تۆ سێ پارتیکڵە هەیە ئەوە تۆ سێ فاکتۆریال پارتیکڵ بەڵام دوانیان وەکو یەکە دابەشی دوو فاکتۆریال ئەو دە سێ پارتیکڵەکە دەکاتە شەش وایە سێ فاکتۆریال دەکاتە شەش دابەشی دوو فاکتۆریال کاتە دوو جار سێ حاڵەت دەبێت شەش حاڵەت سێ حاڵەت دەبێت بەڵام ئەگەر ژمارەکان زیاتر بێ یعنی مەسەلەن تۆ لە n پارتیکڵە هەیە n یەک دانیان وەکو یەکە زۆرە یعنی ژمارەیان زۆر n یەک دانیان وەکو n یەک دانە مەسەلەن x هەیە n دوو دانە y هەیە n سێ دانە z هەیە ئاوا ئەو کات n فاکتۆریال بە دابەشی دانە بە دانەی ئەوانە بکەی خۆی بڵێن هەر چەندێکن n فاکتۆریال ئەوە n فاکتۆریال گشتیەکەیەتی مەسەلەن 100 پارتیکڵە باشە بەڵام لەم 100 پارتیکڵە دەیان بەس x-ە 20یان وایە 30یان زدە هەر ئاوا بڕۆ زاویە دابەشی ئەوانەیە بکەی n یەک فاکتۆریال n دوو فاکتۆریال n سێ فاکتۆریال for the particle A or B or C and D taking any two particle at time ئەمانە لێ کاتە دوانیان هەڵبژێرین لە چوار دانە مثالێکی سادەیە کاتە چوار فاکتۆریال دابەشی چواری ماینەس زەرۆتی بۆ نییە چوار فاکتۆریال دابەشی چواری ماینەس دوو چوار فاکتۆریال دابەشی دوو فاکتۆریال چوار سێی دوانزە دابەشی دووەکە لەگەڵ دووە ڕۆ دوو فاکتۆریال ڕوە کاتە دوانزە ئۆکەی دوانزە دانەکەش ئەوە تا پیشانمان ناون لێرە هەیە ئەگەر سێ پارتیکڵی هەڵگری کاتە چوار فاکتۆریال دابەشی یەک فاکتۆریال زیاتر بێت 24 ڕێگەت کۆمبینێشن چیت بەش ئەگەر لێرە A B و B ڕاستە ئەمانە لە هەنێ حاڵەتە گرنگن بەس سەر لێم دەرسە بۆ ئێمە لەوانەیە گرنگ نەبێت A و B ئەلا ئێمە یەکشت بێ ئەمە پێڵێن مێنن لەس ینی ئەو هیانی لێ دەرکەین ئەو حاڵەتانی کە وەکو یەکن یەکێکین کۆمبینێشن بەکارهێنین کۆمبینێشن ئەمەیە هەروەکو ئەمەی کە هێنا ئەمەی کە سەرەوە هەمان بوو n فاکتۆریال n فاکتۆریال دابەشی n ماینەس n p r وایە لە n پارتیکل r پارتیکل بژێری کەیتە n فاکتۆریال دابەشی n ماینەس r فاکتۆریال وایە ئێستەکانێ ئەگەمان ئەوانەی لێ دەرکەین لێرە دابەشی r فاکتۆریال تری لێ بکەین ئەمە پێڵێن کۆمبینێشن ئەمە پێڵێن کۆمبینێشن ئەو حاڵەتانێک کە وەکو یەکن لایە بە مینینگلێس وەیەکان لا بە ڕێگە بێمانەکان لایە بە حەمە و عەلی و حەمە فەرقیان هەیە لایە ئۆکەی ئەنجەکانە مەسەلەن کۆمبینێشنی سێ دیفرەنتەکەی ئەوە کە پێشوو A B C یەکان سێ فاکتۆریال دابەشی سێ ماینەس دی فاکتۆریال شەشوانە بوو دابەشی دی فاکتۆریال گەرەی کاتە سێ بەس ئەمانەیە بێم جارە A B B C A C دوان هەڵبژێرین لە سێ دانە دوان هەڵبژێرین ئالێرا کەریە چەند دانە لە سێ دانە دوان هەڵبژێرین یار درێژ بوو ئەو هەموو وایە لە سێ دانە دوان ئەوە چوار دوان هەڵبژێری لە سێ دانە دوو هەڵبژێری ئەکردە چەند ئەکردە سێ فاکتۆریال دابەشی شەش حاڵەتی هەیە بەسەوە تاکان لێرای کردە لێرا کە سیانی بێنێتەوە سیانی لە ئابرێ دابەشی دوویەکەی وێنەکەمی لە ئابرێ ئەو فۆرمولە
إذا بۆ چوارەکەی شەراوەتە چوار لە سێ هەڵبژێریە کاتە ئاما دابشتێت فاکتۆریە دەکەی کاتە ئەم یەک دوو سێ چوار ژمارەکان زۆر کەمەکە یعنی بڵێن احتیمالەکانت زۆر کەمە. ئێمە لێرە شتێکی زۆر گرینگەمانە پێشکەشکەین ئۆمێگا. باشاکە لە دەرسی پێشوە ئەو کاتەی باسی هینمانە کرد باسی ئۆمێگامانەکە بزانین کە لێرەی دۆزمەوە جارێکی کا بیێنمەوە. لێکچەری یەکە لەمە بەسمە لێکچەری یەک ئەگەر لێکچەرێکتان لە بەردەسابێت لەویا ستونێکی تایە نامبر ئۆف مایکرۆستیت من لێرە نەهێنم چونکە لەناو من دوو لەپتۆم بەستۆ بەیەکەوە کە بیێنم تێکەچێ لەناو لەپتۆپێکی ترمایە ئەوە پێکەوە نەکەم هاوکات وانە بەهاتیکانیشکەم بەسێ بیێن مێرە بێ بە بچووکەمەوە دەرناکەوێت زانێکم دێ ئەوەت ئەمە هێنەکانێتی ئەمە ئۆمێگا ئەمە لێرە لە وەختێکە چوار پارتیکڵەکە بوو یعنی ئەمە هەر چواریان لە خانەی یەکەمان لە کۆمپارتمنتی یەکەمان سفر لە کۆمپارتمنتمانە ژمارەکە چێنەکە یەکە ئەمەی تریان سیان لێرەیە سیان لێرەیە ژمارەکانیان چێنێکە چوارە ئەمە یەک دانە حاڵەتی ئەمە چوار حاڵەتیەیە بمان ناو نەبوو ینی بڵێن ژمارەی مایکرۆستیتەکان ژمارەی مایکرۆستیتەکان ئێمە پێڵێن ئۆمێگا خۆمەوە لە لەپتۆپێکی ترم یەکەی پێمانەوە ئۆمێگا ینی ژمارە ڕێگەکانی چنینی پارتیکڵەکانی تۆی لە ڕاستیە ژمارە ڕێگەکانی چنینی پارتیکڵەکانی تۆیە ئەمە هەنەجا ناوی ئەمە پێڵێن ینی ماناداریشن ئەمە هەنەجا پێشڵێن بە دەبلی پیشانیان ژمارە مانادارەکانن ژمارە مینینگ فولەکانن ئەو حاڵەتانی لێ دەرەکرێکە مینینگ لێسن ژمارە مینینگ فولەکانن ئەوە بە ئۆمێگا ینی بە دەبلی پیشانێن ژمارە ڕێگەکانە جا ئەمە ئەم ئۆمێگایە لەگەڵ ئەو سیستەمە ئەو کە باسماکە سیستەمێکی چوار پارتیکلی بوو یا سیستەمێک لە چەند پارتیکل هەر چێنێکەیە بەهەڵ کۆمەڵە پارتیکڵن کۆمەڵشتن تێمپرەچەریان دەتوانە بێ ڕێخستنەکانیان ژمارە ڕێخستنەکانیان بە دەبشتێکە پێڵێن بێنەزمی دیسئۆردەرینگ ئۆردەرینگەکانیان ینی وەختێکە تۆ پارتیکلەکەڵی بەم سێ پارتیکلە بە چوار ڕێگە توانین بیچنم ینی چوار ینی بڵێن بێنەزمیەکی دەرەجە چوار هەیە اختیاریان هەیە بە کام ڕێگا بڕۆن ئەو بێنەزمیت هەیە دیسئۆردەرینگە هەیە اختیاری دیسئۆردەرینگە هەیە ئەوە لە سەرمۆداینامیکە شتێکمانێ پێڵێن ئەنترۆپی بەو ڕێگانە ئەبەستێتەوە بە ژمارە ڕێگانە بەم هینا ئەبەستێتەوە بە LN ئەبەستێتەوە لۆگاریتمی نێپەری ئۆمێگا وە لۆگاریتمە ئەو KBH بریتە لە چی؟ بریتە لە بۆڵتزمان کۆنستانت کە مەشهورە کابوو ئێستەکانێمە هاتین ئەم ئۆمێگا کە لێرە باسمان کرد کە بریتی بوو لە چی؟ بریتی بوو لە ژمارەی ئەوەتە ژمارەی مایکرۆستیتەکان ئەوە ژمارەی مایکرۆستیتەکان ژمارە ماناداری مایکرۆستیتەکان سەسە لێرە ئەوە گرنگ نییە ئەمە ABC دەمان گرنگ نییە بی لە ئەیا بێ ئەی لێرا بێ ئەوە مهم نییە بە گرنگ ABC بڵێ سیانیان لێرایە کە لێرایە چ شوێنی بێریتێرە ئێبێریتێرە لێرە ئێمە گرنگ نییە بۆیە ئۆمێگا بەکارهێنین سەرمەدانم پرۆبەبلیتیشی پێڵێن بەرهەڵ ئەمە هێنا ئەمە هێناکەیەتی لێرەوە هاتیم بوو ئەوە بەسرا بەوە بەرهەڵ کۆشی بەسرا و ئەوە بەس بە ئۆمێگاوە ئێسمان هێنا بەسمانەوە بە ئۆمێگاوە ئەنترۆپی ئەمە داخلی پرۆفیەکەم بەس لێرە هەر وەکو هینەتان بێ بەرهەڵ ئەنترۆپی سیستمێک کە دواخرێت توانێت تەمپرەچەر و پرەژەر و هەموو ئەمانێتەوە بەستیتەوە لەناو سیستمێکە ئەبەدێتەوە بۆ ئۆمێگایەوە سەرمۆداینامیک پرۆبەبلیتی کە بریتە لە چی؟ بریتە لە شێوازی چنینی پارتیکڵەکان تۆ ناو سیستمەکە شێوازی چنینی مینینگ فولی پارتیکڵەکان یعنی ئەو شێوازانە کە مانەدار مان بێ مانایە ئەبەت مەز نییە دیستینگوشبل یا ئیندیستری ئەوە زۆر باسێکی مفەصل ڕێهینە تێرتەسە دواخری باسیەکەین بە دۆ جارێ ژمارە مانادارەکانی ڕێخستن ئەو بزان بەسە ئۆکەی ئێستا ئەمە ئەم ئۆمێگا وتمان بەستی پەیوەندی هەیە بە SC بەڵێ ئەو ئەم ئۆمێگا ڕێک پەیوەندی هەیە بە سیەوە بە کۆمبینیشنەوە ڕێک کۆمبینیشنە لە کۆمبینیشنە چیەکەی تۆ
بێمانەکان لابێ مێنینگلێس ڕێگەکان لابێ ئێ و بی و بی ئا یەکشتن ئەوانە لابێ ئەبێ بەمە وایە ئامە بەسینەوە بە ئۆمێگاوە ئۆمێگا بریتێرێکی ئۆمێگای ئار و ئانی ماینەس ئار ئەمە ستەیتەکەمانە ماکرۆستەیتەکەمانە ئۆمێگای ئەمە یەکسانە بەچەند بەمە ینی ژمارەی مایکرۆستەیتەکانی ئەم ماکرۆسیتە دوو خانەت هەیە خانەیەکە تو ئین پارتیکڵ هەیە خانەیەکیان خانەی یەکەم ینی یەکۆم کۆنترپارتی یەکەم یا سێڵی یەکەم ئاردانە پارتیکڵێتی هەیە ئینی دۆ چەندانێتیایە تەمان ئارکە لێرابێ ئینی ماینەس ئار لێرایە و ئەو کات ژمارە و ڕێگانەی کاتوانی بیان چنی مانادارەکانە کاتە ئەمە باشە ئەمە بەرحاڵ ئەمە مایکرۆستێتێکی تایبەتێکی مایکرۆستێتێک ئەگەر ئێر شەش بێ ئاردوو بێ کاتە چەند ئەمەتە ئێر و ئار و ئانی ماینەس ئەنی ماکرۆستێتەکەی تۆ کاتە دوو شەشی ماینەزەکە دوو چوار دوانیان لە خانەی یەکەمایە سێڵی یەکەمە چۆنیان لە سێڵی دوومە ئەی ئۆمێگاکەیە کاتە چەند ئۆمێگاکەیە کاتە ئۆمێگای دوو چوارە کاتە 6 فاکتۆریەل 2 فاکتۆریەل 4 فاکتۆریەل کاتە چەند 15 ئێستا ئەنترۆپیەکەیە کاتە چەند کۆنستانتی بۆ زمان کۆنستانت بێنە ئازانی چەندەکە بتوان شتەیەکە ژمارەی بچووکە کەڕەتی لۆگاریتمی 15 ئەمە شتێکی سەیرە سەبارەری ئاسان هەسێ وەک ئێستا بە ئەمە گرنگ بوو لێرە ئاماژە بەم ئەنترۆپیە بدەم بۆ ئەوەی کە یاری بڵێن دوایی بەکار بێ ئۆکەی ئێستاکارە بینە سەر ئەمەی تر arrangement of n particle in two equals compartment دوو دانە ژوورە هەیە ینی کۆمپارتمنتە هەیە equalize عینیەک باشە ئەو وەختەکانە n particle هەیە n particle-انە ئەگەر ئەتوانی نوێ ڕێگانە کە توانین لێرە بیان چنی خانەی یەکەم ئینی تیابێ خانە دوو سفری تیابێ خانەی یەکەم ئینی ماینەزێکی تیابێ خانە دووەم یەک دانی تیابێ هەتا کاتەچین ئەم خانە سفری تیابێ ئەم خانەتریان ئینی تیابێت ینی هاتوانیەوە بڕۆی توانی ئاسانە ئەمە لێرەوە بانداناوە کە ئەم دوانە یەکسانن ینی یەکشتن یەکەم و دووەم بەقە ناوەکان فەرقەکە ئەوەیە هینە نییە بۆ ئەوە کە کامیان بچێتە کامیانە بەرحاڵ لێرە چەند ڕێگەمان هەیە دوو توانی ئێن بەشتێک باسمان کرد دوو کۆمپارتمنت هەیە ئێن پارتیکڵ هەیە کاکاتە ژمارەی ڕێگەکان دوو توانی ئێن ئەگەر لێبیر بێ لەو وەکەیترە چونکە ژمارەکەکان ژمارەی پارتیکڵەکانی چواردانەوە کرد دوو توانی چوار کرد 16 عالەمە ها ئەبێ بێنمەوە لەم لەپتۆپی تر بۆ بێنمەوە بەرچاویەوە قسم ناکەم دوو توانی 16 بوو وابوو دوو توانیش تۆزی ئاڵۆز بوو لەملایە دەرناکات دوو توانی چوار کردی 16 دانە وایە بەرحاڵ ئەمە پێشتر هەمان بوو لە دەرسی پێشوشا باسمان کردووە دیستریبیوشن ینی ڕێگەکانی ینی دابەشکردنی ئەم شتانە ژمارە و پارتیکڵانی کە ئێنیەکان کە ئەچنە ناو ژمارەی ڕێگەکانی ئەو ئێن یەک پارتیکڵە کە لە ناو خانەی یەکەمایە چەندانەیە ژمارەی ڕێگەکانی کە توانی بیانچنی ئێن یەک فاکتۆریەلە ئەوەکەی دووەم ئێن دوو فاکتۆریەلە تو ڕێخستنیان بۆ ڕێخستنی ئەمانە ئێزەکانی ئێن فاکتۆریەل هینی هەموویانە تو ئێن پارتیکڵە هەیە فڕۆداتە ئەو ناوە ئێن یەکێتە خانەی یەکەم ئێن دووشێتە خانەی دووەم وایە ژمارەی ڕێگەکان کەرەگە چەندێر هەموویان ئێن فاکتۆریەلە بەڵام ئێن یەک فاکتۆریەل چێتە ناو خانەی یەکەم ئێن یەک بڵێن ئێن دوو فاکتۆریەل لە خانەی دووەم هەیە بەس کۆ نابنەوە لێرە ئەمە احتیمالاتە کۆ نابنەوە لێرە شتێکی تر ڕوەیە مەسەلەن ئەمە ڕوەیە ئێن فاکتۆریەل یەکسانە بە مێنینگ فولوەیەکان ڕێگە مانەدارەکان و ڕێگە بێماناکان ڕێگە مانەکان ئەوە کەوتمان ئێ و بی بی ئا یەکشت دایەوە مێنینگ لیستوایەکان ئەم مێنینگ فولوایەکان ئۆمێگای ئێن یەک و ئێن دووە مێنینگ لەکسوایەکانی چییە ئێن یەک کەڕەتی ئێن دوو ئێن یەک کەڕەتی ئێن دوو ئێن یەک پارتیکڵ هەیە وایە ئێن یەک پارتیکڵ ئێن دوو پارتیکڵ وایە بۆ خانەی یەکەم ئێن یەک پارتیکڵ نییە
بإن يك رجعتوان إن يك فاكتور رجعتواني بيجني بخاري دوم بس يعني بإن دو فاكتور رجعتواني بيجني هردو كان بيكوا إن يك فاكتور كرتي إن دو فاكتور يعني إن يك فاكتوريال إن دو فاكتوريال وأويا كاتو مثلا يعني لنا إن فاكتوريال كاتا أوميجا إن يك إن دو كرتي إن يك فاكتوريال كرتي إن دو فاكتوريال كاب أوميجا إن يك إن دو شو عندو زلتوا إن فاكتوريال دابش إن يك فاكتوريال كرتي إن دو فاكتوريال ولا روت وانا مجين بو نتيجة ك بالله تردو إن يكو أنا مش كم كاي بينه إن يك سنة بإن يك زائد إن دو أتوينا ما نبغور إنتاي بلجاتي إن يك بنسين إني ماينس إن دو ولا جاتي إن دو بنسين إني ماينس إن يك فرق ويعني أما دوزي توس أما اللي رامتشيا أما إنا كذا سي إن يك لي combination إن particle إن يك اللي دربيني لera combination إن factor إن particle إن دو اللي دربيني أما أوميجا إن يكو إن دوا أو زر أوميجا إن يكو إن دوا كوابو أما دولا بيكوا يكسانا combination إن يكو إن combination إن دو إن بيكوا يكسانا جوال probability of macrostatic كاتشان إن يكو إن دو تماشاكا probability macrostatic إنو إن يكو إن دو كاتشان أكاتا thermodynamic probability of macrostatic إن يكو إن دو دابشي total number of microstatic كاني total number كدو تواني يكا thermodynamic probability كاتشانكا أوميجا إن يكو إن دو لجياتي أوميجا إن يكو إن دو براكي دانم إن فاكتوريال إني ماينس إن دو فاكتوريال أما خوي دو تواني إنك اللي راهي وش إن دو فاكتوريال كي يا بعكس أو بي إنك دايبنم بي إن وان دايبنم يا بي إن دو دايبنم يا بي إن وان دايبنم مثلا دايبنم فهال probability أو macrostatic إن يك إن دو كإن يك particle خانية كما بي إن دو particle خاني دو ما بي كاتا أما كليرا أيوينا كونستران يعني كوتو كاندو كوت بخيت سشتي يعني مسوساتو كاسيتي فريت قد ديوار بدور تابشيشن يكوت خلت السنة تو كاسيتي فريت بس أجر مجموعة كان بياني تايوار إشكي كوتك خلنا سري يعني بلان كوتو بندا كونستران كوتو بندا يك يعني بريتيلا a set of condition or restriction بريتيلا كومالي دياري كدن تبوتي أمكارا نبكي condition بارودوخ وسنو دار كدن restriction سنو دار يبكي the important constraint in statistical mechanics أكلم جرينتينا كان معه لأنه سيستميكا باش كتب كومبل بارتيكل لأنه سيستميكا توزا توربرون بيشو تيجن أو بارتيكل أنا ببي هني ستيت أتشندين ستيت يك دو سي أمانة بارتيكل ستيت يك ستيت يخو إنرجيكي تو كومبل بارتيكل يك جمالي بارتيكل كانت يناتش اگر ستیت یکم این یک پارتیکل تیایا ستیت دوم این دو پارتیکل تیایا ستیت سیمن سه پارتیکل تیایا چنین لوانيا أما أنا بقورن إن يكو إن دو قورن بلام مثلا لا ستيت يكو ستيت دوم لا ستيت دوم ستيت سيايا ببيتشوانو بلام كوي قشتين كأنا نقورا ووزيش نقورا إن يك إبسيلون يك إن دو إبسيلون دو زايد أما يعني أجر إن يك بارتيكل اللي تولا ستيت يكا ما هبه أي أو وزي أو ستيت إبسيلون يكا كابو وزي هم يعني كذا شان إن يك إبسيلون يك لستيتي دوا ما تو إندو بارتيكل هاي وزي هم يعني إبسيلون دوا كابو وزي قشتي أو ستيت كذا شان إندو إبسيلون دو هم ما نكوا كجوا كذا إيه نكوي كوي وزا كوي كونستانتا كوي بارتيكل كانش كونستانتا طبعا ما ليرا فيزيائية بفزاني ما ليرا أشياء بكمان قلت لك ليرا بير برودكشن مان نية يعني مثلا لو وزو بارتيكل دروز نبي بارتيكل لخوتي أنا تبي بوزا يعني لحالة راتيستي يعني حالة في أساسية أو بيا أو أنا كورا راستيا كوي وزهر ثابتة نقورا بس كل كوي بارتيكل نقور نبه والله إما اللي رافرز كي نقور أوكي يبصيرون أي بريتيل إنرجي هم بارتيكل كان لستيتيكي أيما إن أيش نعمل بارتيكل كان أما بقيدك أما كونست يعني بلا كونديشنك كونسترينتك يخيط السر سيستم كان محدود سنور داريكي وكي مثلا كردستان ملكتي هنا يا صور راسين لا أمريكا ملكتي يا صور راسين دي شو هل يكي
کۆت و بندێکە خاتە سەر تۆ کە ئەبێرەوە چوارچێوە بسووری. ئێستا بابین یەکین بڕۆین. تۆ وای دابنێت دووخانەکەی تۆ باشە وەکو یەک نین unequal size. ئەو کاتۆ ئیتر ناتوانێ مانە بەکاربێنی چونکە احتیمالەکان کە بچنە خانەی یەکەم و دووەم لەگەڵەکە یەکسان نین. یعنی پریۆری پرۆبابلیتیەکە نەزانمانە گرتبوو کە احتیمالەکان لە سەرەتاوە یەکسان لەم جارە یەکسان نین. ئەی چی بکەین؟ دەین یەکسان سازیان بۆ بکەین. یەکسان سازی چۆن؟ یعنی دین وردیەکەینەوە بۆ شتەکان حەسێ بکەین. مەسەلەن ئەمە فەرزکە تۆ ئەمە خانەکانت باشە خانێک تێ بەم شێوازە وایە باشە ئەوە یەکسان نین دین وردیەکەینەوە. ئەماکەین بە بڵێن هەر خانەیە وردەکەینەوە بە کۆمەڵێ خانووی بچووکتر. خانووەکە گەورە بێ بکەین بە ژووری بچووکتر. مەسەڵەن خانووی سێڵی یەکەم ئەکەین بە 10 ژوور وەکو یەک. لەم لای ترەوە خانووی دووەمیش مەسەڵەن گەورەتر ئەکەین بە 20 ژوور وەکو ئەو. ینی جیە ئەم کلاسانە یا ئەم هینانەی عینی یەکن بە ژمارەکان فەرقەکە. خانووەکەت بچووکە ژمارەکان کەمترە، خانووەکەت گەورەیە ژمارەکەیان زۆرترە، بەس هەموویان یەکسانەکەینەوە وانە. یعنی دێین کۆمپارتمنتی یەک ئەگۆڕین بۆ جی یەک سێڵ باشە بە ئین یەکسانەوە. کۆمپارتمنتی دووە گۆڕین بۆ جی دوو سێڵ بە قەبارەی یەکسانەوە. سێ بۆ جی سێ سێڵ جیکەی خاینی یەکەیەمیش بۆ جیکەی بڵێن سێڵ خانە یا ژوور. جی گشتیە کاتێکی جی یەک زائد جی دوو زائد جی ئەیدا جیکە باشە. پرۆبابلیتیەکان یەکاتێکی تۆ تەنۆرکەی حەوادی بۆ مناوە باشە احتیمالی ئەو بکەوە تێرە جی یەک. تەنۆرکەیەکی دوو تەنۆرگە حەوادی دوو تەنۆرگە حەوادی احتیمالی ئەو بکەوێتە ئێرە چەند خانەی هەیە؟ جی یەک خانەی تایە، جی یەک سێڵی تایە. احتیمالی ئەو بکەوێتە ئێرە جی یەکە. ئەی احتیمالی ئەوەکەی تر ئەوشە جی یەکە. ئەی احتیمالی هەردوویان کاتە چەند کەڕەتەکرێن کاتە جی یەک کەڕەتی جی یەک جی یەک توانی دوو. بۆ ئین پارتیکل کاتە جی یەک کەڕەتی جی یەک کەڕەتی جی یەک ئینجار کاتە جی یەک توانی ئین یەک وانە کۆبوو ئین یەک پارتیکل حەوا بیتە ئێرە احتیمالەکان کاتە چی؟ احتیمال کەنە من ژمارە ڕێگەکانە جی یەک خانیتیان تۆ جی یەک ڕێگەت هەیە بینێت 10 خانوتی ئەمە پەسکە 10 سێڵە پارتیکلە فڕێدەی 10 ڕێگی هەیە. ئەی پارتیکلێکی تر بەرگەڵ یا فڕێبەی ئەوی 10 ڕێگی هەیە. دوان دوای بچنە پاڵ یەک کاتە 10 کەڕەتی 10 100 ڕێگەیان هەیە. زیاکە کەم ناکە بێتوانێت ئاسیاوینەکەیت تەسەووری خۆتان جی یەک کەڕەتی جێکە جێک توانی کرد ئێندانە بێ کاتە ئەمە ئەوە دارێکی شەرم کردەوە بۆ تێ بکەن. ئۆکەی ئێستا کاتێ تۆ ئین یەک پارتیکلە هێنی خیتە ئێرە باشە ئین یەک پارتیکل بۆ ئێرە n فاکتۆریەل تەیە n یەک ماینەس n ماینەس n یەک ژمارە ڕێگانی کە توانێت لێ بیان چی باشە n یەک فرام n پارتیشماری ئەو ڕێگانی کە تۆ توانی n یەک پارتیکل هەر بژێری فڕێ بیتە ناو ئەم خانە یەکەوە n پارتیکل هەیە n یەک دانێ لێ هەر بژێری فڕێ بیتە ناو کۆمپارتمنتی یەکەمەوە کە خۆی جی یەک دانە ژووری تایە جی یەک دانە سێڵی تایە. ئەمە ڕێگەکانیەتی وایە کەرە دێمەشی بکەین ئەوە ژماری ڕێگانی کاڵ بژات کەڕەتی ئەمە بۆ تازە بۆ کۆمبینێشن بۆ خانەی یەکەمە تەنها وانە جی یەک توانی n یەک باشە. ئێستا بۆ خانەی دووەم n یەکت فرەداوەتە ئێرە بۆ n دوو چەند دانەماوەتەوە n ماینەس n یەک ژمارە ڕێگانەکە توانی هەڵە بژێری ئەمەیە n ماینەس n یەک فاکتۆریال دابەشی n دوو فاکتۆریال لەوە هەڵە بژێری n ماینەس n یەک ماینەس n دوو فاکتۆریال ژمارەیە و هۆڵەکان ڕێگەکانی ناو ژوورەکان یعنی سێڵەکانی ناو ئەمە جی دووە کاتە جی دوو توانی n دوو هەر وەکو ئەوەکەی بتر تا ڕووی تاکەیە بەس گە دیقەتکەی
لێرە n1 فاکتۆریال n فاکتۆریال n1 فاکتۆریال کەڕەتی n ماینەس n سێرکە بۆ هینی دووەم n ماینەس n1 لەسەرەوە دەرەکەوێ بۆ سێهەم ئەماچێتە سەرەوە یعنی ئەمە لەگەڵەوە ڕۆن هەموویەکە کەڕەتەکەی دواخری بۆ کۆی پرۆسەکە بێ هەموو ئەمانە کەڕەتکەی ئەمەیان لەگەڵ ئەمەیانە ئەڕۆنی دانە بەدانە حەسبە بن لە کۆدەیە بەس ئەو ئین فاکتۆریە لە ئامێنێتەوە واشاکر هەموو ئەمانە کەڕەتکەین ئۆمێگای گشتی ئەوەت ئن فاکتۆریانە ئەوە لەگەڵەوە ئەڕوە هەروە بۆ ئەوەش دەریت لەو لەوە هەیە ئەڕوە و لە کۆتایی ئەوەی کەتەوە مێنێتەوە هەموو ئەوانە ئەڕۆن تەنها ئەوە مێنێتەوە ئەوەی کە لە ئەوەڵەوە هەبوو هەمین پێکەوە ڕۆن کاتە ئن فاکتۆریال ئەمانەی هەموویانەکە کەڕە ئینیەکە ئەوە ئینیەکە ئەوە ئیندووە ئەوە ئینێکەوە بۆ یەک ئەندێکسێکی هینێکی بۆ هێنم ئەمە بۆ کەڕەتکردنە پای بۆ کەڕەتکردنە سیگما بە کۆکردنەوەی بۆ کەڕەتکردنە ئەویان کە نەگۆڕە دێتە دێرەوە ئن فاکتۆریال ئای لە یەکەوەیە بۆ کەی جی ئای توانی ئن ئای بۆ هەر خانەیە ئن ئای فاکتۆریالیش ئەمەیەکە کەڕەتەکەی ئن یەک فاکتۆریال ئن دوو فاکتۆریال ئن سێ فاکتۆریال ئەمە کەڕەتەکەی ئەمە ئۆمێگا باشە ئەگەر کۆمپارتمنتەکان ئیکوال سایز بن ئەو کاتە چیە بێ ئەما کاتە جی ئای توانێت کاتە یەک وانە شتێکی ئاوێت ئەوەش پێشتر هەمان بوو ئیکوال سایز بوون من پێشتر هەبوو بۆ دوو خانە هەمان بوو ئن فاکتۆریال دابەشی یەک فاکتۆریال ئن دوو فاکتۆریال هەمان بووە بە دیقەتکەن لەسەرتەوە هەمان پرۆبەبلیتیەکە یە کاتە چی ئەیسەکانی ئەمە ئەمەگەمان بەگشتی دۆزیەوە کردی ئەمە لە بینە پرۆبەبلیتی تێرمۆداینامیک پرۆبەبلیتیە زۆر منیش پێیە بێ لە گشتیترین حاڵەتیایەتی ئێستا پرۆبەبلیتیەکە کاتە چی نەکسینەکەی دابەشی چیەکەی چەند خانەتەیە کەی خانەتەیە لێرە دوو خانەت نییە کەی خانەتەیە چەند پارتیکڵەتەیە ئن پارتیکڵە هەیە کاتێکە دوو خانەتە بوو لەگەڵ ئن چوار پارتیکڵە کرێت دوو توانی چوار دوو کۆمپارتمنتە بوو لەگەڵ چوار پارتیکڵە کرێت دوو توانی چوار کرێت 16 ئن پارتیکڵەشەوەگەدا ئەیکردە دوو توانی ئن کە پێشتر هەمان بوو ئەمانە بەس لێرە چەندێکە هەیە کەی خانەتەیە ئن پارتیکڵەکە پرۆبەبلیتیەکە دەکات ئۆمێگا دابەشی کەی توانی ئن فاکتۆریال کەی توانی ئن ئەمەش کە هەرەوە هێنەمانە دامانەوە پرۆبەبلیتیەکەی باک هەرە مثالی سادە من لەنەو کتێبەکە شتانە هەیە خۆتان نتوانن حەسیابی کە مشتە بۆ تا شەرحەکەم مەسەڵەن نەڵێ دە پارتیکڵمان هەیە distributed into compartment A و B دابەشێکین بەسەر compartment A و B ئەوەتە بە ئەیە ئەمە بیە with same period پرۆبەبلیتیەکان سەرەتایی پێرە پێکام بدۆزەوە ئۆکەی دە پارت ئێنەکەمان دەیە وانە باش باشاکە ئەمە لێرە کۆمپارتمنتەکان یەکسانن جیتیان نییە ئێن پارتیکڵە هەیە دابەش یەکەی لەسەر چی لەسەر دوو خانەی یەک و دوو یەکەم دانە ئین یەک فاکتۆری پارتیکڵەتیەکە ئین دوو ئەمیتی چۆن ئین دوو پارتیکڵەتیەکە ئین فاکتۆریال دابەشی ئین یەک فاکتۆریال دابەشی ئین دوو فاکتۆریال ئەمە ئۆمێگاکەتە ئەمە ئۆمێگاکەتە چونکە جید نییە دوو خانەیش هەیە ئاسان هەر لەرەوە سەیریکە ئەمە ئۆمێگاکەتە ئەمە ئۆمێگاکەتە ئۆمێگا ئەمە ئۆمێگاکەتە کاتە ئەمە ئۆمێگای دابەشی کە ئێن بەس کە یەکە چەندێکە دوو خانەیە دوو توانی ئێن ئێنەکە چەندێکە دەیە دوو توانی دەکەڕەتی ئێن فاکتۆریالەکە دەمەش دە فاکتۆریال ئێن یەک فاکتۆریال ئێن دوو فاکتۆریال حەسێبێکەیتە دە فاکتۆریال ئەوە کارێکی ئەمەش ئاسان حەسێبە بێ خۆزیان دە فاکتۆریال نووسی بزە دە کەڕەتی حەوت کەڕەتی دە کەڕەتی نۆ کەڕەتی هەشت کەڕەتی حەوت کەڕەتی شەش کەڕەتی پێنج فاکتۆریال پێنج فاکتۆریال پێنج فاکتۆریالەکە ڕوە لەسەرەوە چیتێ دە کەڕەتی نۆ کەڕەتی هەشت کەڕەتی حەوت کەڕەتی شەش لە خواریشەوە چیتێ پێنج کەڕەتی چوار کەڕەتی سێ کەڕەتی دوو کەڕەتی یەک ئەوانەی کە لێکە چەند حەسفیکە بڕوو دوو توانی دێشەکاتە حەسێویەکەی توانیدا حەسەبەکەی دە جار دوو لە خۆیان کەڕەتکەی دوو دووی چوار دوو چواری هەشت دوو توانی چوار کاتە 16 دوو توانی پێنج کاتە 32 دوو توانی شەش کاتە 64 دوو توانی شەش کرێ 64 وایە تێراراوە دوو توانی حەوتە کاتە
الصوب سواشت برو تاوات حبيدو ستو يستبابين وإيرا ساما جوازي كان بيني compartment كان على four distinguishable particles for the particle معناها distributed in two compartments. In first compartment we have Schwarz cell and in second cells with equal priori probability. What is thermodynamic probability? شوارو صفر معناها دو بس يك لرا جي باشاكا in first compartment چوار سێڵیتیایە جیەکەمان چوارە لە یەکەم دانیان چوارە لە دووهەم دانەمانە سێ چوار پارتیکڵ فرەداوەتە ئەو ناوە لە چوارە چوونەتە یەکەم باشە ئێستەکانێ ئەیکەینەوە ئۆمێگا کاتە چەند دوو خانەیە ئاسانە n فاکتۆریەل دابەشی g1 n1 g2 n2 دابەشی n1 فاکتۆریەل n2 فاکتۆریەل فقط یەک و دوو هەیە بەس دوو خانەی هەیە بەس یەکەمی چوار سێڵیتیایە کەوەی g1 چوارە چەند پارتیکڵە چوار دانە g2 چەندێکە سێیە بەڵام چەند پارتیکڵە سفرە n1 چەندێکە چوارە n2 چەندێکە سفرە چوار فاکتۆریەل سفر فاکتۆریەل ترەوەی ساداکرێتەوە چوار توانی چوارە کاتە چەند خۆ سادەکە 256 ئیسە بۆ دووەم دانە دوو چەند پارتیکڵە هەیە n هەر چوار فاکتۆریەل g1 چەندە g1 چەندێکە چوارە توانی دوو کەڕەتی g2 چەندێکە سێ کەڕەتی دوو لێرە هەر لەرە چوار لێرە توانی دوو پارتیکڵێکیایە n1 n1 سێ توانی دوو فاکتۆریەل وشکاتە ئەوەی لێرە بینی بۆ ئەمەی تریان دوبارە هەر چوار فاکتۆریەلەکە ئەمەش هەر چوارەکە بەڵام توانی سێ ئەمەیان سێەکە توانی یەک ئەمەیان چوار ئەمەیانە کاتە سێ فاکتۆریەل ئەمەش کاتە یەک فاکتۆریەل وشەوە سازی چەندی کرد ئەوەی تریشی خۆتان حەسیبی